سڵاوی خوای گەورەتان لەبێ قوتابیانی عەزیز بە سڵاوی ئاینی ئیسلام بەیوام هەموو لایەکان تەندروست و سەلامەت بن. هیوادارم لە بابەتەکاندا سود لە ڤیدیۆکانمان وەربگرن و ڕاوبوچینی خۆتان دەربارەی ڤیدیۆکانمان دەرببڕن. پێشی ئەوەی دەست بە بابەتەکەی خۆمان بکەین قوتابیانی عەزیز، هەمیشە ئەو پرسیارەمان لێ دەکرێت مامۆستا ئێمە هەر لە جێگەی خۆمان ماوین و هیچ گۆڕانکارێک لە ژیانی هەموو ڕووناداتن. قوتابیانی عەزیز، بۆ ئەوەی مرۆڤ بگۆڕێتن دەبێت یەکەم جار لە ژووری نووسنەکەی خۆیەوە دەست پێ بکاتن. ئەمە کاتێک کە دەڵێن ژووری نووسنەکەی خۆی، ژووری نووسن ئەتو کاتێکە لە بەخۆی بەکاردێنی بۆ ئەوی ژیانی خۆت بگۆڕی پێویستە خەوی خۆت بگۆڕی. قوتابیانی عەزیز، ناکرێت تا 2 3 و 4 شەیە بەخەبەر بی دوای مامۆستا وەڵاهی ژیانم سارد و سڕ و ژیانم دووبارەیە. تۆ پێویستە سەرتا لە ژووری خۆکی خۆت دەست پێ بکەیت، ئینجا دەروی ژووری خەوکی خۆت کە دەبێت هاوکارت بۆی ژیانێکی نوێ بگۆڕی. لەبیرت نەچێ ئەگەر هەموو ڕۆژێک شتێک بگۆڕی، ڕۆژێک دادێ کە هەموو شتێک دەگۆڕی. دێنە سەر بابەتی سێم، ناولەڕووی ناوەڕۆکەوە. ناولەڕووی ناوەڕۆکەوە قوتابیانی عەزیز طبعاً بابەتێکی زۆر گرنگە، زۆر دێتەوە پێشمان حەتاوەکو دەگەینە پۆلی 12ش لەگەڵماندا دەبێتن. قوتابیانی عەزیز، ناولەڕووی ناوەڕۆکەوە قوتابیانی عەزیز واتە ئەمە کاتێک کە ناوێکمان هەیە، ناوێک دەبینین بزانین ئایا ناوەکە لە بۆچی بەکار هاتووە و ئایا ناوەکە دەڵای هەموو کەسێک بەکاربێنێ یاخود ناوەکە تایبەتە بە کەسێک یاخود ئەوتە ناوەکە گوزارش لە کۆمەڵە کەسێک دەکاتن. ناو لە ڕووی ناوەڕۆکەوە سێ زۆری ناومان هەیە قوتابیانی عەزیز. یەکەمینیان ناوی تایبەتی، دووەمینیان ناوی گشتی، سێمینیان ناوی کۆمەڵ. ناو لە ڕووی ناوەڕۆکەوە سێ زۆر قوتابیانی عەزیز. ناوی تایبەتیمان هەیە، ناوی گشتیمان هەیە و هەروەها ناوی کۆمەڵمان هەیە. دێنە سەر خاڵ یەکەم، ناوی تایبەتی. ناوی تایبەتی بزانین چییە؟ دڵ ناوی تایبەتی ئەو ناوەیە کە بۆ ناونانی کەسێک یان شتێک یان شوێنێکی دیاریکرا و تایبەت بەکاردێ. قوتابیانی عەزیز و خۆشەویست، ناوی تایبەت چۆن دەناسمەوە؟ ناوی تایبەت بۆی دەناسمەوە کە هەر ناوەک تایبەت و بە مرۆڤ، تایبەت و بە شارێک، تایبەت و بە وڵاتێک، ئەو ناوە پێی دەوترێت چی؟ ئەو ناوە پێی دەوترێت ناوی تایبەتی. هەموو ناوەک کە ناوی مرۆڤەکانە پێیان دەوترێت ناوی تایبەتی، یاخود ناوەکانی مرۆڤ هەموو ناوی تایبەتینە. قوتابیانی عەزیز، بۆ منە ساوین، سارا، ئەحمەد، کاوە، نەرمین، شەرمین، نازدار، هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی تایبەتی. لەبەر چ؟ چونکە تایبەتن بە مرۆڤ، کەواتە هەر ناوێک کە هی مرۆڤ پێی دەوترێت ناوی تایبەتی. و هەموو ناوەکانی شارەکان بۆ منە هەولێرە، سلێمانم، دهۆکە، پێنجوێنە، هەڵەبجە، کەرکووکە، هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی تایبەتی. چونکە لە هەموو دنیا ئەگەر بڕین یەک هەولێرمان هەیە، یەک کەرکووکمان هەیە، یەک پێنجوێنمان هەیە، بۆیە پێیان دەوترێت ناوی تایبەتی. بۆنەها ئەڤین، شێرکۆ، نازار، هیندرێن، مەتین، دهۆ، کەرکووک، پێشمەرگە، هەڵەبجە، ڕۆژان، هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی تایبەتی. جا ناوی تایبەت قوتابیانی عەزیز وەکو پێم گوتن دەکرێت ناوی کەسێک بێ و دەکرێت ناوی شوێنیش بێ. بۆ من ناوی کەس لاوینمان هەیە، خونابمان هەیە، ئاهینمان هەیە، ڕۆژانمان هەیە، ئسماعیلمان هەیە، ئەحمەدمان هەیە، کاوەمان هەیە، ستانمان هەیە، مەحموودمان هەیە، کوڕێک یەک دنیا ناومان هەیە. هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی تایبەتی چونکە تایبەتن بە ناوی کەسەکان و ناوی مرۆڤەکان. دەکرێت ناوی تایبەتی ناوی شوێنێک بێ. بۆ منە ڕووبارەکان، ناوی ڕووبارەکان نەک وشەی ڕووبار، ئاگا لێبی، ناوی ڕووبارەکان هەمووانە پێیان دەوترێت ناوی تایبەتی. ناوی چیاکان بۆ منە ئەڤرێستە، برادۆستە، قەندیلە، هەڵگوردە، هەموو ئەوانە پێیان دەوترێت ناوی چیاکان. ناوی شارەکان کە دەڵێن شار، ناوی شارەکان وەستن، هەولێرە، سلێمانی، هەڵەبجە، ئەر ناویشێکیە. ناوی گوندەکان بۆ منە ناوی گوندەکانمان هەیە، خاکخۆمان هەیە، شەناغەمان هەیە، یەک دنیا ناومان هەیە. هەموو ئەوانە کە ناوی گوندەکان ناویی تایبەتینە. سەفین بە هەمان شێوە ناوی چیاکە. کوردستان ناوی وڵاتێکە بۆی پێی دەوترێت ناوێکی تایبەتی. خاڵش دیکە ئەگەر بێن بۆ نەوەربگرن، هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە. هەولێر لەبەر ئەوەی ناوی شارە پێی دەوترێت ناوی تایبەتی. چونکە لە هەموو دنیایە چەند هەولێرمان هەیە؟ یەک هەولێرمان هەیە. پایتەختی هەرێمی کوردستانە. کوردستان ناوی وڵاتێکە بۆیە ئەویش چییە؟ ئەویش ناوێکی تایبەتیە. ئەویش ناوێکی چییە؟ ئەویش ناوێکی تایبەتیە. دەڵێن ئەڤین کچی مامە، تەماشا دەکەین ئەڤین لێراندا ناوی مرۆڤێکە بۆی پێی دەوترێت ناوی تایبەتی. دەڵێن سەفین چیایەکی بەرزە. ئان سەفین لەبەر ئەوی ناوی چیایە لە هەموو دنیا یەک چیای سەفینمان هەیە، بۆیە سەفین دەبتە چی؟ سەفین پێی دەوترێت ناوێکی تایبەتی. باشتر ناوێکی تایبەتیە و هەروە ئەرکیشی نهادە لەم ڕستەیەدا. بێنە سەر زۆری دووەم کە ناوی گشتیە. ناوی گشتی چ قوتابیان؟ دەڵێ ئەو ناوێکە بۆ هەموو گیاندار و بێگەنێک بەکاردێتن. ناوی گشتی بۆی دەناسنەوە قوتابیانی عەزیز کە هەموو کەسێک دەتوانێت هەڵی بگرێتن و لێ پێی دەوترێت ناوی گشتی، واتە لە گشت مرۆڤەکانتان ئەو ناوانە بەکاربێنن و ئەگەر مرۆڤ بوو هەموو مرۆڤەکان بەکاربێنن و ئەگەر بێجیاب بوو ئەوە حسێبی گشتی لە بۆ دەکەیت. ناوی کەسەکان بوونە مامۆستا، کچ، کوڕ،
دایک برا خوشک هەموو ئەوانە پێیان دەوترێ ناوی گشتی قوتابیان یان کاتێکەوە دەڵێن مامۆستا دڵسۆزە مامۆستا دڵسۆزە لێراندا مامۆستا پێی دەوترێ ناوێکی گشتی تەواو پێی دەوترێ ناوێکی گشتی یاخود بۆ نمونە ناوی ئاژەڵ و باڵندە و ڕۆک و میوە شێر گورگ ماین ورس پەسکە و کۆترم برایی گەنم جۆ سێو هەنجیر هەنار کتەخاڵ هەموو ئەوانە پێیان دەوترێ ناوێکی گشتی لەبەر ئەوەی ڕۆک و میوەکان بڵێن بێجیانن و هەروە ئاژەڵ و باڵندەکانیش لەبەر ئەوەی لەبوو مرۆڤ بەکارنیان لە ڕووی ئێوە لێ پێیان دەوترێ ناوێکی گشتی دەکرێت ناوی گشتی بێجیان بێ هەموو شتە بێجیانەکان پێیان دەوترێ ناوێکی گشتی قوتابیان بۆ منە بەرد دار خانوو دەرگا پەنجەرە هەمووانە پێیان دەوترێ پێنووس دەفتەر هەموو پێیان دەوترێ ناوی گشتی نمونەش کە دەتوانین بڵێن ناوی شوێنەکانیش هەموو ناوێکی گشتین بۆ نمونە قوتابخانە مزگەوت زانکۆ شار نەخۆشخانە هەموو ئەوانە پێیان دەوترێ چی پێیان دەوترێ ناوێکی گشتی یا بوونە زانکۆمان نووسیە بۆ نمونە بازاڕمان نووسیە پێی دەوترێ ناوێکی گشتی بۆ نمونە ڕاهێنەر بە یاریزانان دەکاتە قوتابیانی عەزیز ڕاهێنەر لێرەدا پێی دەوترێ ناوێکی گشتی تاو ناوی کەسە لێراندا قوتابیانی عەزیز ناوی پیشەیە یاریزانان بە هەمان شێوە ناوێکی گشتیە ورس هەنگوینەکەی خوارد ورس لێراندا ناوێکی گشتیە هەنگوینیش ناوێکی گشتیە طبعا زانکۆ هێمای پێشکەوتنی کۆمەڵگەیە زانکۆ بە هەمان شێوە ناوێکی گشتیە کۆمەڵگە ئەویش ناوێکە لە کتێبەکە دەڵێ ناوێکی گشتە بەڵام کۆمەڵگەم پێمانی ناوێکی گشتی بی پێم وایە کۆمەڵگە ناوێکی کۆمەڵە بەڵام لە کتابی ئەوها دیاری کردیەوە لێ دەگەڕێن ئەمەش بە قەناعەتم خۆم کۆمەڵگە ناوێکی کۆمەڵە ناوی کۆمەڵ چیە مامۆستا ئەو ناوی کۆمەڵە قوتابیە ناوی کۆمەڵ یعنی ئەو ناوێ لە ڕواڵەتدا بە تاک خۆی پیشان دەداتن بەڵام لە ناوە زیاتر لە یەکدانی و بە کۆ خۆی پیشان دەداتن واتە لە ناوڕۆکدا واتای کۆ دەبەخشی یعنی چەند مامۆستا یعنی ئەمە هەندێک ناومان هەیە کە دەبین وەزانی یەقلە بەڵام کە لێ وردەبینەوە زیاتر لە یەقل واتە کۆ پیشان دەداتن بۆ منە دەکرێت بۆ کۆمەڵە کەسێک بەکاربێنێت کە دەڵێن لەشکر لەشکر یعنی سوپا بابە سوپا بە ئینگلیزی ئارمی یان بە عەرەبی پێی دەڵێن جێیش قوتابیان کە تەمەشا وشەی لەشکر دەکەین لەشکر تەمەشا دەکەی یەقلە بەڵام کە لێ وردەبیتەوە لەشکر تا کەسێک نییە کۆمەڵە کەسە کۆمەڵە سەربازێک پێکەوە لەشکر دروست دەکەن یان بۆ منە گەل قوتابیان گەل بە هەمان شێوە کاتێک دەڵێن گەلی کورد گەل لە وڵاتدا خۆی بە تاک پیشاندا بەڵام کە لێ وردەبین و کۆمەڵە تاگری ناو کۆمەڵگە پێیان دەوترێ گەل یان بۆ منە میلەت هۆز عەشیرەت دەستە چین تیرە هەموو ئەوانە پێیان دەوترێ چی پێیان دەوترێ ناو بەڵام ناوێکی کۆمەڵ کە لە بۆچی بەکاردێن لە بۆ کەس بەکارێتن واتە لە بۆ مرۆڤ بەکارێتن دەکرێت ناوی کۆمەڵ من هەبی بۆچی بۆ ژمارە گیاندار ڕۆک بەکارێت بۆ نمونە گارانمان هەیە ڕەومان هەیە گەلەمان هەیە ڕانمان هەیە چەپکمان هەیە دەستمان هەیە چەپک منە چەپک گوڵمان هەیە کە لە بۆ ڕۆک بەکاردێت ینی کۆمەڵی گوڵ پێکەوە پێیان دەوترێت چەپکە گوڵ یاخود ڕەوە بڵێن ڕەوە قاز کۆمەڵە قازەکە پێک بۆ دڕن پێیان دەوترێت ڕەوە واتە تاقم و گروپن باشە قوتابیانی عەزیز بە هەمان شێوە دەستکە کەرەوزمان هەیە دەستکە تەڕەتولەمان هەیە پێک و پێیان دەوترێت دەستێک بۆ مەدرێت چەپکە گوڵێکم بۆ نەخۆشەکە برد ئەگەر گوتی مامۆستا عەرەبی زەحمەت ئەو چەپکە لێرانەدا چەپک ناوی چەپک ناوێکی تاکە کۆیە ناسراوە نەناسراوە کۆمەڵە چییە دڵێ مامۆستا ناوی کۆمەڵە ئەوە ناوی کۆمەڵە چکە لە ڕواڵەتدا بە تاک خۆ پیشاندە بەڵام لە ناوەڕۆکدا بە کۆیە مێگەل مێگەل بە هەمان شێوە خۆی بە تاک پیشاندە بەڵام کۆی مێگەل واتە کۆمەڵە مێگەلە مەڕەکەمان بڕوە واتە کۆمەڵە مەڕێکیان بڕیوە خوورێکیان لێ کردیتەوە کۆمەڵە مەڕێک پێک و پێیانتر مێگەل لەشکری پێشمەرگ کوردستان دەپارێزێ لەشکر بە هەمان شێوە کۆمەڵە کەسەکەن سوپایەکیان دروست کردی سەربازن ئەو سەربازان هەم پێک و پێیان دەوترێ لەشکر لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ناو لە ڕوون ناوڕۆکەوە تاشی کار ڕاهێنانەکان بەیبام هەر تەندروست بن سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه